دەمێکە من لە دووی تۆ دێم بە بێدەنگی وەکو سایە، نەڕۆژ خاک هێندە بێدەنگە، نە ئەستێرە بە شەو وایە. هەموو سینەم بە عیشقی تۆ وەکو کوان و بڵێسەی بوو، کە تینی پێنەماییدی هەموو هەر خۆڵی بەربایە. هەتا سەرسەوزە دارستان گەڵاو لاولاوی تێکداڵێن، خەزان هەر تاکە دارێکە لەبەر زریان بەتەنیایە. بەفر بەرزایی داپۆشی لە بەرمژ ئێستا نابینی، کە ئەم دەربەندە دڵتەنگە چ تۆفێکی لەسەردایە. زمانێکم دەوێ بۆ دوان کە بانگم کردی بێژی گیان، چلۆن بدوێم لەگەڵ خەڵکێک زمانی بێوشەی وایە. هەتا دەنگی شەقەی باڵت نەیە خامۆشە دڵ، بۆیە گمەی ئەم کۆترە زامدارە دەمێک دێت و دەمێک نایە. دڵم وەک نەی دەناڵێنێ گەرووی سەد قومری تێدایە، بەبێ پەنجەی هونەرمەندت حەیف بێدەنگە ئەو نایە، بێدەنگە ئەو نایە، بێدەنگە ئەو نایە، بێدەنگە